کریستیانەکانی سلێمانی لە مەراسیمێکی ئاینیدا دوعا دەکەن بۆ ئاشتی و پێکەوەبوون و چارەسەرکردنی قەیرانەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغداد. قەشەخووری ستیڤن کە لە شاری کەرکووکەوە هاتووە بۆ بەڕێوەبردنی مەراسیمەکە دەڵێت لەم ناکۆکیانەدا خەڵکی هەژار زەرمەند دەبن. بۆ ئێمە وەک عێراقیەکان گرنگە وڵاتەکەمان لە ئاشتی و خۆشەویستی دابژیت. نابێت سلێمانی و باکوور لەگەڵ بەغدا ناکۆک بن و لە شەڕدا بن. ئەمە ڕاست نییە. لە نوێژ و پاڕانەوەکەماندا داوامان لە خوددا کرد کە ئەوانەی ئەم دوو بەشەی وڵات بەڕێوە دەبن دەست بخەنە ناو دەست. لە شەڕدا سەرۆکەکان زیانان پێناگات، تەنها هەژارەکان زەرمەند دەبن. کریستیانەکانی سلێمانی نزیکەی 100 خێزان دەبن و زۆربیان کلدانن. ئەوان دەڵێن دوعای پاراستنی ئارامی شارەکەیان دەکەن لە هەر گرژیەک. خوا یار بێ ئاسایش و ئارامی هەموو جیهان بەگشتی و عێراق بە تایبەتی دەگەڕێتەوە. خوا سلێمانی و خەڵکەکەی بپارێزێ. هەموو ساڵێک بەخۆشی ئەم یادە بگەڕێتەوە بەسەرماندا. هاڕون کریستیانێکی دانیشتووی سلێمانیە. یەکەم کەس کە پیرۆزباییان ئاڕاستە دەکات موسڵمانانە کە زۆرینەی ئەم شارە پێک دەهێنن. یەکەم جار پیرۆزبایی یەکەم لە برا پێشمەرگەکانمان، دووەم جار لە برا موسڵمانەکان، ئینجا لە برا مەسیحیەکان. ئینشەڵڵا هەموو جەژنەکان لە خۆشیا بن. پەیامان ئەوەیە ئەمڕۆ ڕۆژی لەدایکبوونی حەزرەتی عیسایە. دوعامان کرد بۆ هەموو پێشمەرگەکان بۆ ئەو وەزعە ئارام بێ، شاد بین، هەموو پێکەواژین. لای ئێمەش فەرق و جوایزیمان نییە لەگەڵ هەموو دیانەکانن. هەموو وەکو برا ئاژین، هیچ کەم و کوریشمان نییە. سێ کەنیسە لەم شارەدا هەیە. لە کەنیسە ماریوسف مەراسیم بۆ کریستیانەکانی شارەکە ڕێکخرا و لە کەنیسەی مەریەم عەزراش بۆ بیانیەکان. لە شاری سلێمانی کە شاری دەنگ و ڕەنگە جیاوازەکانە، کریستیانەکانی ئەم شارە لە ڕێی داگیرساندنی مۆمی ساڵی تازەوە پەیامی ئاشتی و پێکەوە ژیان پێشکەشی هەموو عێراق و تەواوی ناوچەکەکەن. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.